لارەکانی هەفتەی دووەمی خولی لاوانی عێراق لە کۆمەڵەی سێم هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردوو لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە نەورۆز کرد. هەردوو تیپ لە ڕووی ئاستەوە تا ڕادەیەک لە یەکەوە نزیک بوون. لە خولەکیدا ناوژوان لێدانێکی سزای بۆ هەولێر ئەژمار کرد. هاوڕێ ئەنوەر بە سەرکەوتووی جێبەجێ کرد و کوڕانی خاوەن ماڵی بە گۆڵی یەکەم پێشخست. دوای تەنها سێ خولەک وەزیر عیسا بە لێدانێکی بەهێز ئەنجامەکەی بۆ نەورۆز یەکسان کردەوە. لە خولەکی 33 عەبدوڵڵا یاسین جارێکی دیکە هەولێری پێشخستەوە بە تۆمارکردنی گۆڵی دووەم. لە نیوەی دووەم و لە خولەکی 64 ناوژوان لێدانێکی سزای بۆ نەورۆز ئەژمار کرد. وەزیر عیسا بە سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆڵی دووەمی خۆی و یانەکەی تۆمار کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. هەولێر بە ئامانجی پێشکەوتن لە یاریەکە و سەرکەوتن تەواو فشاری خستە سەر گۆڵی میوان. لە خولەکی 84 ئەلەند محەممەد جارێکی دیکە هەولێری پێشخستەوە و گۆڵی سێمی تۆمار کرد. یاریەکە با سەرکەوتنی لاوانیانی هەولێر کۆتایی هات. لە دەستپێکی ئەمەوەرزە توانیمانە لە یەکەم یاریدا بە ئەنجام یەک بێک لە یانی شەرگات ببینەوە و ئەم یاریش لە ساحەی یانی هەولێر بوو. ئینشاڵڵا ئەمە هەفتەی داهاتوو چاوەڕێی یانی هەولێر دەکەین و سەبارەت بەم یاریش ئێمە ئەنجامی ڕاستە بە ئەنجام دۆڕاین، بەڵام بەشایەتی هەندەران و ئەوە توانیمان ئاسێکی باش پێشکەشکەین. ئەوەشی کردومانەوە هەنێ غەڵەتمانەیە، ئینشاڵڵا بۆ یاریەکانی داهاتوو دوبارەی ناکەینەوە، هەڵی چارەسەرکردنیانین. الحەمدولله کەم سەرکەوتنمان بەدەستینە. ساڵی پار ئەو تیپە پاڵەوان بوو، الحەمدولله دوو بە دوو بوو، توانیمان گۆڵی سێم بکەین و سەرکەوتن تۆمار بکەین الحەمدولله. بەم شێوەیە هەردوو تیپ خاوەنی سێ خاڵن. هەولێر بە یەک یاری و نەورۆزیش دوو یاری. لە هەفتەی سێم لاوانی نەورۆز ساوەڕوان دەبێت و هەولێریش دەبێتە میوانی گازی باکوور لە کەرکووک. حوسێن محەممەد کەناڵی پێیام، هەولێر.